وەڵای ڕۆشتوم بەجێ مێشتۆ بەس نەمتوانیوە گەڕاومەتەوە. سڵتان لێ بێ سڵاو لێ بێ چی بەم شارە ئەڵێی تا چەندێک تایبەتە سلێمانی بەلاتەوە؟ وەڵی شارێکی زۆر خۆشە، من خۆم خەڵکی سلێمانیم، باوکو و باپیر و هەمومان خەڵکی سلێمانین، زۆر شارێکی خۆشە، ئاو هەواکەی یعنی دانیشتوانەکەی زۆر بەڕاستی زۆر خۆشە. قەت بیری لەوە کردوەوە بەجێ بێڵی؟ وەڵای ڕۆشتوم بەجێ مێشتۆ بەس نەمتوانیوە گەڕاومەتەوە. ڕۆشنەکەت چەندێ بۆ نمونە؟ 2 مانگ 3 مانگ سەفەری دەڕێ وڵاتم کرۆ چوومەتە ئەڵمانیا، بەس بەڕاستی یعنی نەمتوانێت بۆ تاواتی جێی بێڵم. ویستی بوو بە دایمی بڕۆیە بە سەفەرێکی کردوێتەوە، تاقیم کردۆ بزانم توانم بژیم، بەڕاستی نەمتوانیوە. لای تۆ چی ئەم شارە؟ وەڵا بڵێم چیە زۆر خۆشەویستە، شارێکی زۆر خۆشەویستە، وێنی نییە بەڕاستی لای من، ینی هیچ شوێنێ ناکاتەوە سلێمانی. حەزت شوێنێکی سلێمانی خاتێ بەردەوام بۆی بچیت؟ ئاها سیتەک هەموو شوێنەکانی خۆشە، بەس بەڕاستی ناڵا نازانم هەمووی خۆشە بەلامەوە، هەموویانەوەی کە بچن بۆ بازار و بازاری کۆنەکە و ئەمانە بگەڕێن. بازار نییە، نانە بازار نا ئەچم بۆ شتی تایبەتی ئەچم، بەڵام بۆ شتی زۆر زارور بێ ئەنجا ئاچم. حەزت شوێتی بچیت؟ وەڵی بن یعنی بە هەمووی دڵمەکرێتەوە، بەس سەرچنار دڵمەکرێتەوە بەڕاستی ئەها شوێنە کۆنەکانی پاییزە ئێستا ماڵی پیاسەکردنە. بەڵێ ئەهاتر ناوچێکی گەشتیاریە شاخ و داخ و یعنی بەڕاستی ئەو هەوایکی پاکی هەیە، بەزی ترەها شوێنە کۆنەکانی زۆر دڵمەکرێتەوە. بەڵێ بەلای حاجی حاناڕۆم دڵمەکرێتەوە، بەلای سابونکەران ناڕۆم هەروەها ئاوا یعنی مەبەستمە. لە چ شتێکی نیگەرانی؟ وڵی هیوادارم خزمەتی زیاتر بکرێت، یعنی بەس ئەوەنە ها زیاتر خزمەت بکرێت، هەرچەنە خزمەتێکی باشیشی کراوە بەڕاستی، بەس ئەها زیاتر خزمەت بکرێت بۆی گەشتارێکی زۆر ڕووبکەنە شارەکە. حەزت لە چ خواردنێشێتی؟ کفتە طبعا کفتە یابراخ وەڵا هەمووی خۆشە، فاسۆلیا ئەم طبیعەتۆ لە پیاوانە چێ؟ بامێ شلی بامێ ئەوەیە ئەنجا هینیش لقمە قازی دانا ئۆ زۆر تایبەتە، ئەوە زادی پێ دەبێت. ئەی تۆ حەزت لە چییە؟ وڵی من بەعام حەزم لە هەموو شتێکە، بەس لە زستانە حەزم لە قەل و قازە بەڕاستی خۆم زۆر حەزم لێتی خۆم ئەوانە زۆر لێ ئەنێم زۆر حەزم لەوەی لە زستانە بەڕاستی بەدەست خۆش دەرێت چێ؟ وەستایە وڵی ئای چۆن وەستایە خۆڵ چۆی لێدانا چۆنم وڵا خۆشی وەستایە زۆر، بەس من زۆر یعنی حەزم لێتی لێنێ و زۆر چێشتەکانیشی خۆشە بەڕاستی کە زستانیە. ئەوەیان باشە ئاگاکتانە بناڵی فەقیریش بێ لە خزمەتداین خۆش ساز بۆ ئێوە.